ئەمە ڕێگای بەشێک لە گوندەکانی سەر بە ناحیەی ڕزگاریە لە گەرمیان بەهۆی خراپی و قیرتاونەکردنەوە ئاستەنگ بۆ گوندنشینان دروست دەکات و لە چەند شوێنێکیش ڕێگاکە لەسەر ڕێڕەوی ئاوی بارانای وەرزستان دروست کراوە. ئەمەش ترسی لای دانیشتوانی ئەو گوندانە دروست کردووە و داوای چارەسەری یەکجاری دەکەن. کەناڵەکەتانەکەم بۆ گوندی مەسرۆلکان. ئێمە داواکاریمان لەسەر ئەم جادە بەڕاستی چەند جارێ داواکاریمان کردێ لە 2011 وڵای ئێمە داواکاریمان لە حکوومەتە ئەم جادەمان بۆ خیرکە. چەند ساڵێکە ئێمە هەر بۆمان نۆژە نەکاتەوە هەرتیەکەچی ئەم جادە. لە ساڵی 2011 گوندنشینانی سنوورەکە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ڕێگەوبانی گەرمیانەوە داوایان بۆ چاکردنەوەی ڕێگاکانی ناحیەی تیلەکۆ و تیلەکۆی قورباقە و هەوارە بەرزە و مەنسوورە ئەلکانیان پێشکەش کرد. داواکاریەکەیان بەرز کرایەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگەوبان و ئاوادانکردنەوەش، بەڵام 13 ساڵ تێپەڕیوە و هێشتا هیچ وەڵامێک نەدراونەتەوە. دیارە ئێستا لە دەڤەری گەرمیان و بە تایبەتیش لە گوندەکانی سنووری قەزای کەلار و ناحیەی ڕزگاریان سەبارەت بە کێشە و گیر و گرفتەکانی ڕێگاوبانی گەرمیان ئەدوێن. من لێرەوە بە خەڵکی گەرمیان ئەڵێم، بە خەڵکی ئەم گوندانە ئەڵێم 31 ساڵە خۆڵەکەنە چاوتان، 31 ساڵە بە شعورتانەوە هەست و شعورتان بریندارەکەن. دیارە قیرتاوکردنی ئەم ڕێگایە کە لە گوندی تیلەکۆ دەست پێکات تاوەکو نزیکی 12 تا 14 تا 15 گوند سوودمەند ئەبێ وە زیاتر لە 15 گوندی تریش ئاسانکاری بۆ ئەبێ ئەم قیرەکە ئەم قیرتاوکردنە تا ئەوێ بڕات. بەڕێوەبەری ڕێگەوبانی گەرمیانیش دەڵێت لە ساڵی 2014ەوە بەهۆی قەیرانی داراییەوە هیچ بودجەیەک تەرخان نەکراوە بۆ بەڕێوەبەرایەتیەکان تاکۆ ڕێگایانە قیرتاو بکەن. دیارە بەداخەوە ئێمە لە دوای ساڵی 2014ەوە هیچ پلانێک یاخود ئەوەی بەپێی ئەوەی کە ساڵانە میزانێ بۆ و بودجە بۆ بەڕێوەبەرایەتیماندا بنرێ نەبووە بەهۆی قەیرانی داراییەوە دواتریش پەتای کۆڕۆنە و ئەو قەیرانانەی کە هەرێمی کوردستانی بە تایبەتی گردێتەوە ئەو پرۆژانە پرۆژەی استراتیژین قۆناغ بە قۆناغ ئەچێتە سەرەوە، ئەچێتە پلانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەلایەن وەزارەتی پلاندانانەوە کە وەزارەتی ئاوادانکردنەوە پێشنیارێکە، وەزارەتی پلاندانان خاتە پلانی ساڵانەوە بەو شێوازەیە. درێژی ڕێگاکە 13 کیلۆمەتر و 850 مەترە. بودجێ پێویستیش بۆ تاواکردنی 920 ملیۆن دینارە. دانیشتوانی ئەم گوندانش دەڵێن چاکردنەوەی کاتی بەس نییە و پێویستە چارەسەر یەکجاری بۆ ڕێگاکە بکرێت. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.